بناوي برزناوي همو گل نبرن که حاکم و سرداری همو جوانی و مهربانی کانه سلاوک بجوانی دی منی بیوینی کماسی سربرز و سنی دلغفینی دار بیزکانی بلچسور و معموله خلاتی تانی ئاوایی بچەسوور و مامۆڵە سەر بە ناوچەی کۆماسی مەریوانە ئیمساڵ دوومین فیستیواڵی گەورەی گوێزە لە ئاوایی بچەسوور و مامۆڵە بەڕێوە ئەچێت خۆشبەختانە لەناو خەڵکەکە جێکەوتووە خەڵکەکە خۆت فرە تامەزرۆی کاری فەرهەنگین فرە تامەزرۆی ئەوەچنە هاوکاریکەن بەڕاستی لە خەڵک لە هاوکاری کردن بۆ کاری فەرهەنگی و کاری جەشنوارە و فیستیواڵ کەمکاریان نەکردە دەستی تەکتەکیان ماچەکەین هیوادارم نمونەیان لە منتەقە و لە تەواو کوردستاناتە و لەوانەی کە دڵسۆزی ئاو خاکن دڵسۆزی تامەزرۆی مەسایلی فەرهەنگین نمونەیان زۆر بێت و ئینشەڵا ڕۆژ بە ڕۆژ منتەقەکەمان بەتایبەت کۆماسی سەربەرزمان گەشاوەتر بێت ئاوەدانتر بێت ئێرە مێژوو تاریخی و مێژووی گوێز لە ئاوایی بلچەسووری و مامۆڵە تاریخی کۆنی هەیە 500 تا 700 ساڵ لەمەوبەر خەڵکی خەریکی کوشتی کاڵی گوێز بوونە لە مەریوان و دەوروبەری بەدەگمە ڕێکەوتایە باخی گوێز و داری گوێز بواە لە قەدیمان لە حاڵەتێکە لەم دەڤەرە لە ئاوایی بلچەسوور و مامۆڵە دەیان سەدان داری گوێز و دەیان باخی گوێز بووە پیر و بە ساڵاتچووەکانمانەی گێڕنەوە حتا بەرهەم و مەحسوڵی گوێز و ئەم دوو ئاواییە بۆ شوێنەکانی تر بۆ کوردستانی باشوور بۆ سلێمانی و شارەزور و شوێنەکانی تر هەناردەیەکران با تۆجۆ بە کەشوهەوایە کە بلچەسوور و مامۆڵە هەسی لە ناوچەی سەرد و کێوسانیە هەڵکەوتووە بۆ سەبعەسەوەی کە بەهاوی نافێنکە و بەزمسانە ساردە و ئاوهەوا و کەشوهەوای سەرد و کێوسانە بۆ باعسەوەی کە تام و مەزێکی تایبەتی بوێت ناوی کاکڵەکەی جوان بێت و حتا لە پرۆتئین و لە شتەکانی ترا کە لە ناو گوێزا هەست ئەو مەوادە مغەزیە کە لە ناو گوێزا هەست شتێکی کوالیتی ها لەسەرەوە شتێکی جوان و بەتام و ڕێکوپێکە گوێزی ئەم منتەقە خەڵکی ئەسەن گوێزی 50 تا 6,000 تۆن گوێزمانەس لەم دوو ئاواییە و گوێزی ئێرە چوون تایبەتمەندی خاسی خۆیە و ئێرە یەکێ لە هەدەف و ئامانجی فیستیواڵەکەمانە ئەوەسای کە بەرهەمەکەمان ڕاستەوخۆ بفرۆشێ دەستی دەڵاڵ کۆتا بێ و بەرهەمی گوێزی ئەم منتەقە نەتەنها بۆ مەریوان بۆ کوردستانی ئێران هەناردەکرێ و حتا ئەڕۆ بۆ کوردستانیشی عێراق و سلێمانی و شارەزور و دەوروبەری و گوێزی ئەم منتەقە بەتایبەت بلچەسوور و مامۆڵە بەناوبانگە و جێی خۆی کردەسەوە و فرۆشیاری زۆرترە خەریداری زۆرترە. وشەویستا و گوڵەپاڵ و لەوێ فەرهەنگی سڵامی بەبەرزی شاو و هیممەتی تا و بە گەورەی دەریای دڵی تا و بە سافی بگەردی ئاسمان و ئینسانیەتی تا بە ناوی خەڵکی مێهرەبان و مێهمان نەوازی بلچەسوور و مامۆڵە و بە ناوی دەهیار و شۆرای محتەرەمی ئاوایی بلچەسوورەوە بە خێراتنتان ئەرزەکەین بەخێر بێن سەر چاو بێن لە ئەسڵی کارەکە خودی گوێزەکەس نیگارخانەی سروشت و مێژوو بیرۆکەیەک بوو کە من لە دێرباز زمانەوە کە هەر لە تەمەنی مناڵیشا بووم لە سەرما بوو لە زێنما بووە کە کەسایەتیەکانی ناوداری ئەم ناوچەوە کەلوپەل و ئەشیای قەدیمی ئەم ناوچە هەرچێکە لە ژیانی ڕابردووە کەڵکی لێ وەرگیراوە من بتوانم لە مۆزەخانەیەکە کۆی بکەمەوە نیشانی خەڵکی دەوروبەری بدەم بۆی ئەمڕۆ لە پراوێزی فستیڤاڵی گوێزە لە ئاوایی بلچەسوور و مامۆڵە هەستاین بە ڕێکخستنی ئەم مۆزەخانەیە هەم مۆزەخانەیەکە بۆ وێنە هەم مۆزەخانەیەکە بۆ کەلوپەل و ئەشیای قەدیمی کەڵکمان لێ وەرگرتووە هانیومانە کە خەڵکی بێن و بیان بینن و بزانن کە لە دێرباز زمانەوە لە ناوچەی ئێمە خەڵک چۆن ژیاوە و ڕەوتی ژیانی ڕۆژانەی ئەم ناوچە چۆن بووە ناوچەی کۆماسی پێک هاتووە لە چەندین گوند کە هەر گوندێک و شناسی خاصی خۆی هەیە هەر گوندێک و کەلوپەل و ئەشیای خاصی خۆی هەیە کە کەڵکی لێ وەرگرتووە و لە لەحازی مێژوویەوە لە بواری مێژوویەکەیەوە ناوچەی کۆماسی ناوچەیە کە مێژوویەکی هەرە زۆری هەیە و لە دێرباز زمانەوە مرۆڤەکان لێرە ژیاون و
ژیانی خۆیان بەسەر بردووە لە بلچە سوور و مامۆڵەیش بە تایبەت زیاتر لە شاید بڵێم چەند سەدەیەکە ژیان بەم شێوە بەردەوام بووە تا ئێستا و شاید زیاتریش چونکە لە بواری شوێنەوەرناسیۆ کە هاتوون تاقیقاتیان لەسەر کردووە لە بواری شوێنەوەرناسیۆ شوێنەواری کۆنی زۆری تایە و ژیان لەم ناوچە لەگەڵ سەختی خۆی و لەگەڵ تەنگ و چەڵەمەکانیا بەردەوام بووە وە سەلماندویانە کە لیاقەتی بوون و ژیانیان هەیە لە بواری جلوبەرگ و لە ناوچەی کۆماسیە چەندین جۆر جلوبەرگی خاسەتەن خاسی خۆمان هەیە کە بە ڕیزەکاریەکانی ژیاداچوون یانێ بۆ وردترین شتەکان داچوون بۆی وە سەرنجیان داوە کە جیاواز بێ هەروەکەوەی کە لە شێوازی کاوە پانتۆڵەکەیان لە شێوازی بەستنی پشتێنەکان و لە هەر بۆ نمونە ئەوەی کە ئەبینن ئەم گوڵنگانە لە تەزبیحەکە کە تۆ خنجێرەکەەوە بەرکەمەرتاوە بەر پشتێنەکە تایەتە خوارۆ نیشانی ئەوەیە کە من بۆ سوڵە هاتووم بۆ ئاشتەوایی هاتووم هێمای زۆرمان هەیە هەم لە جلوبەرگە هەم لە کەلتور و کەلەپوری خۆمانە مەبەست لە ڕێوەبردننی ئەم مەراسمە جیاوازبوون و تەکبوونی گوێزی بچە سوور و مامۆڵەیە خاڵی دووەم قازانج بە دووتیار بگە و دەستی دەڵاڵ کۆتابێ لەخوای گەورە داواکارین ئێوە و کەسانی وەک ئێوە سڵامەت و سەربەز بهێڵێ بۆ وڵاتمان بۆ کۆماسیمان بۆ بچە سوور و مامۆڵەمان تا بچە سوور و مامۆڵە ئاوەدان و ئاوەدانتر و گەشاوەتر بێ فانت غير متعهد بوون بەتاوانیەکە خەڵکی ئەم ناوچەیە با تۆجۆبەوەی کە تا حەدێک محرومیەتی چەشتووە تامەزرۆی ڕۆژێنێ ئاوانە کارێکی فەرهەنگی بەڕاستی خەڵک بەدڵ حەزی پێیەکە هاوکاریەکە خەڵکەکە لە هیچێک کەمکاریان نەکردە و ئەمە ئەوێتە باعثەوەی کە باعث یەکێتی و یەکریزی و هاوکاری و هاودڵیە لەمابین خەڵکی بلچە سوور و مامۆڵە بەتایبەت منتەقەی کۆماسی و دەوروبەری و ئەمە بۆ باعثەوەی کە باعثی ئەوێتە سەبەبی ئەوەی کە گەشەسەندی مەسایلی کولتوری و فەرهەنگی لەم منتەقە زیاتر بێت و فەرهەنگی ئەم منتەقە بە دنیای دەرەوە بناسین و ڕۆژ بە ڕۆژ فەرهەنگی ئەم منتەقە گەشە و پەڕە بسێنێت و دیگەران دەوڵەمەندی فەرهەنگی ئەم منتەقە بزانن. ئاوایی بلچە سوور سەربەناوچەی کۆماسی شاری مەریوانە و ئێرە شوێنێکی تایبەتە چون لە شوێنێکی شاخاویە و کێوسانیە ئاژین ئەم منتەقە ئەم شوێنە ئەم دوو ئاوایە تایبەتمەندی خاصی خۆی خاصی هەست و ئەتوانێت چون شوێنەکەی بکر و دەست نەخۆردە و تەبیعەتی جوانی هەست ئەتوانێت گەشتیار بۆ ئەم منتەقە بۆ ئەم ناوچەیە زۆرتر بێت و خەڵکی ئەم ناوچەیە میوان نوازن میواندارن کەسێکن حەز بەوەکەن مراوداتیان بێتە خەڵکە و ڕابطەیەکی و پەیوەندێکی جوان و محکەم و باش هەست لەما بین خەڵک و ئەو میوانەیە کەوا زەحمەتە کێشن تێن بۆ ئێرا وەکو شوێنێکی گەشتیاری. هەڵبەتە ئەم ئاواییە خەڵکەکەی زۆربێ لە مەسایلی مادی ئەم فیسیواڵە لەلایەن خەڵکەکۆ زەحمەتیان کێشاوە خەڵکەکە لە هیچ نەزەرێک و دریغیان نەکردە پوڵی هەموو شتێکی لەلایەن خەڵکۆ بووە شتێکی خۆبەخشانە بووە بەدڵی خۆی بەرەنگی خۆی تامەزرۆ بووە بەوەی کە یارمەتیمان با بۆ ئەوەی کە ئەم فیسیواڵە ڕێخین و ئەگەر بوونی ئەوان و زەحمەتی ئەوان و هەوڵ و تێکۆشان و هەمەتی ئەو خەڵکە نەبوایێت ئێمە نەمانەتوانی فیسیواڵێکی ئاوا جوان و ڕێک و پێک و ڕازاوە بەڕێوە بووین پس لێرۆ دەستخۆشی و ماندوو نەبوون لە تەواو خەڵکەکەین و دەستی ماندووبوونی تەکتێکیان ماچەکەم. ڕاهکارهای علمی فرە و فراوان هەن بۆ ئەم کارە. ئەو کەلوپەلە کە من لێرە کۆم کردووەسۆ
کەلوپەلی ژیانی ڕۆژانەی خەڵکی بووە. بۆ نمونە مەشکە و سێپامەشکە کە بەداخەوە مەشکەی پێست بە خااتری ئەوەی کە زوو خراپە بێن نەماوەوە کەڵکی لێ وەرناگیرێ، دەست هاڕمان هەیە، دنگمان هەیە، گۆزەی ئاوهانینمان هەیە، کللورەمان هەیە کە کللورە بۆ هەنگەوانی کەڵکی لێ وەرگیراوە. و دوای ئەوە یەغانمان هەیە کە بۆ خشلوخاوی ئافرەتان و بۆ جلوبەرگی ئافرەتان بۆ لە ناو ماڵە، قورسیمان هەیە لێرە، کیسلەمان هەیە، سوراحی و سینی قەدیمیمان هەیە و لە گشتی سەرنجڕاکێشتر بێشکەمان بە شێوازی کۆنی خۆی هێشتۆ سۆهانیمانە بۆ وەگرا ئەمەش بێشکە لێرا دیارە و بەرچاوە بۆ ئەوانەی کە لە بێشکا گەورە بوون یادەوەریەکی زۆر گرنگ و زۆر باشە و بێژنگ و سەرەن و کاتی لەو قۆڵینە و نانەشان و زۆر کەلوپەلەکان زۆر من بەڵام بەداخەوە کاتمان نەبوو کە گشتیان کۆ بکەینەوە. وێنەکە یادگاریخانەیە کە بۆ خەڵکی بلچەسوور و مامۆڵەوە بۆ ناساندنی کەلتور و کەلەپوری ئەم ناوچە بە وێنە بە ئەوانەی کە ئیمڕۆ لە فستیڤاڵەکەی ئێمەدا بەشدارن. بۆ نمونە ئەم کەسایەتی کە بینن مەڵام محەممەدی کۆماسیە کە کەسایەتێکی بەرچاو لە لەحازی ئاینی و لە ناوچەی کۆماسیە، جنابی ئەحمەد بەگامە کە لە مەریوانە ئێستا لە قەیدی حیات ئاماوە باعیسی سوق و سەفای زۆر کەس بووە. جنابی میرزا ئەحمەدە کە لە سەردەمی خۆیەکی لە باسەوادەکانی ناوچەکە بووە و توانی وێسی جێگە پەنجەیەکی بەرچاوی هەبێ هەم لە نووسینە هەم لە کاروباری ڕۆژانەی خەڵکا و سڵح و سەفای بینی خەڵکە. پێشوازیەکە لە خۆی گەورە بەزیاوێ باش بووە، ئینشاءڵڵا ساڵ بە ساڵ ئەتوانین کە کەم و کۆڕەکانمان کەمترۆ بکەین و بتوانین بەرنامەیەکی باشتر و فستیڤاڵێکی باشتر بۆ خەڵک دابین بکەین و لە خۆی گەورە بەزیاوێ باش بووە، خراپ نەبووە و بەشداربوویەکی زۆرمان بووە با وجودی ئەوەی کە لە دووسێ ڕۆژای ئالانمان بۆ کردووە، ینی ئالانەکەی ئێماوەنە بۆ تەبلیغی بۆ بکەین لە ماوەیەکی لەمە بەرەوە ئێمە دوو ڕۆژ ڕۆژە نەهایەتی تەبلیغی بۆکەین. دەستکەوتی ئەم فستیڤاڵە بۆ ئەم ناوچە سەرەتا بەر لە هەموو شتێ لە بووە لە حازی ئەخلاقیەوە ئەوەی کە توانیمانە میواندارێکی باش بین لە 2 ساڵە بۆ خەڵکێک کە سەردارمانەکەن و بەسەرمانەکەنەوە خۆی ئەوە دەستکەوتێکی هەرە گەورەیە بۆ ئێمە کە توانیمانە مؤدەبانە و ڕێک و پێک ئەو کەسە کە تێ سەردانمانەکە پێشوازی لێ بکەین و بە خێراتنی بکەین و میوانداری لێ بکەین و دوای ئەوەش لە حازی ئابووریەوە بۆ مردمی ناوچەکە نەک هەر بۆ بلچەسوور و ماماڵە لە بواری ئابووریەوە باشی زۆری هەبووە و توانیم وێسی گەشەی ئابووری دروست بکە و ناوچەکەیشی ناساندووە لە بواری تەبلیغەوە بۆ ئەوەی کە خەڵک بیناسێ ناوچەکەیشی ناساندووە بە خەڵکی تر. ڕاهکارهای علمی فرۆ فراوان هەن بۆ ئەم کارە. دەست خەڵک تاریفێکەکەن چ